پێکزە چوین 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 جێمان دێڵی تاکەژیان بەرینا سەر هەروە سڵاتان لێبێت زۆر سپاس مەجلیسێکی جوان دانیشتنێکی قشت ئەیکوا چایەکانتان چامان بۆ بێنن ئەحواڵتان زۆر باشن خێر بێن چاک دەخۆین دوایەوە پێتان دەڵێن لێرە چ باسە دەکەونە بەحاریە مردنێ لە بەراوێ سوارە ڕاک و سۆغەرانیان لە ملاتین نەدەرێ ڕۆژە دوو جارە باودا کوێک ڕاشینە لۆتەر حەزیزە ئەوەی من بەرمارێ باشەکری نەبێت دەست خۆش ئەمیش هەر بچیوان هەسمەروا دەستێ خۆ لە دەستی بەرەدەم خۆزی سەد خۆزی بەرەداری خۆزیا بێبەرە کەس و کە فایدە لە خۆزیان نەکردیا دەگە سوارە چێ لە بوومە لە زەیەکەی پیرەبادینان لاقاری ئیفراتی هەسمەر حەیران حەیرانە دەرمانی دەردا چایەکەم بخۆمەوە ناجارێنە سڵاتان لێبێت لە بەرنمەیەکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم دکتۆر ئاراس برادۆس تیم ئەم بەرنمەیە تایبەتە بە سێ بابەتی لەیەک جیاواز بەشی یەکەمی بەرنامە لەسەر چایە چا زۆرینەی کوردەی خواتەوە و حەزمان لەیەتی بەڵام هەندێک نهێنی زانستی هەن لەسەر چا ئەگەر بیان زانین سوودی باشتر لە چا خواردنەوە وەردەگرین لە هەندێک حاڵەتدا نایخۆینەوە لە هەندێک حاڵەتدا زیاتر فۆکەسمان لەسەر چا دەبێت اینجا شێوازی لێنان و کوڵاندنی و شێوازی خواردنەوە و لەگەڵ چی بیخۆینەوە و ئەمانە کۆمەڵێک وردەکاری زانستی زۆر جوانن مادەم هەموو ڕۆژێ چا هەردەخۆینەوە دەبێت بیان زانین بەشی دووەمی بەرنامە لەسەر چاوە بەشی یەکەم چا بەشی دووەم چاو وشکی چاوەکان بە تایبەتی لە وەرزە ساردەکاندا هەیە بۆچی هەندێک کەس چاویان وشک دەبێت چۆن بزانن کە چاویان وشکە و چی بکەن بۆ خۆپارێزی لە چاوشکی و ئەگەر هەر خۆیان نەیانتوانی خۆیان پارێزن چی بکەن بۆ ئەوەی کە چاوەکانیان چارەسەرکەن وشکی چاوەکان کێشەیان بۆ دروست نەکا ئەی بەشی سێمی بەرنامە لەسەر چییە پێتانی ناڵێم بەدەست خۆم نییە نایڵێم بەشی سێمی بەرنامە لە سەرەتایی بەشی سێمی بەرنامە پێتانی دەڵێم اینجا ئەوانەی ئێستا لێرە دەیان بینن کۆمەڵێک گەنجی قشت و قۆز و جوانن لە زانکۆیستۆرانەوە هاتوون لە فەکەڵتی زانستی گشتی تەواوە زۆر بەخێر بێن سەر چاو دەستان خۆش بێت من بۆیە جارێ چایەکەم لە خواردەوە بۆ ئەوەی پێش ئەوەی کە بڕیاردەم چایەکە بخۆمەوە پزیشکێکی پسپۆر بانکەم بۆی ئەو بڕیاردا چایەکە بخۆمەوە یان نا اینجا شتێکی خۆش ئەمڕۆ میوانەکانمان سلێمانی کەرکووک مێردینی باکووری کوردستان میوانەکانمان ئەمڕۆ تێکەڵن فرەڕەنگی کوردستانی گەورە ئەمڕۆ لێرەیە یەکەم بابەت چا خواردنەوەیە پزیشکێکی پسپۆر میوانمە دکتۆر سەلمان جاف لە سلێمانیەوە هاتووە با بفەرموێت دکتۆر گیان بەخێر بێت ئەحواڵت فەرموو چایەکمان بۆ حازرکەن بۆ دکتۆر چاکە حازرە وەڵا ئافەرین شەکری تێدایە دکتۆر بێشەکر دەخۆیتەوە یا بەشەکر بێشەکر بەستەر چا بوو بۆ تووڕێ بامیش چاکەی خۆم بێنم دکتۆر گیان ئەحواڵ باشە تۆ چۆنی دکتۆر گیان ڕێزتان هەیە زۆر سپاس دەکەم سپاس شێوازی لێنان و کوڵاندنی و شێوازی خواردنەوە و لەگەڵ چی بیخۆینەوە ئەمانە دوو توش زۆر مهمە چاو
شکانی بچووک منداڵەکان بۆ دەرەوە مادام هەمومان قەنەعەتمان هاتووە کە دڵ ئەشکێ کەواتە ئاسانە قەنەعەتمان بۆ بێ کە چووکی شەشکێ دسووتێ دەبڕژێتەوە ذێگانیت ئەوە عیبە هێنێک نەخۆشەنە فرمێسکی نییە چایەکەم بخۆمەوە یەکسەر خاوبوونەوە ڕووەدا لە چووک ئەمە زیانێکی زۆر زۆر گەورەیە ناجارێنە أسمر حيران حيرانا چایەکەم بخۆمەوە یانە بیخۆرەوە نوۆش بێت زۆر سپاس دەکەم هیچ مەرجشتیش نییە مەرجم هەیە بەڵام بیخۆرەوە دواتر باسی مەرجەکانی دەکەین زۆر سپاس دەکەم بەڵێ ئەوەش چایەکەی بەڕێزت دەست خۆش زۆر سپاس ئێ یعنی بەس خۆت چا ڕەشمان بێشەکرە خۆیتەوە یەکەم دووەم ڕەنگی بەدڵتە ڕەنگی ڕەنگی ئەم تۆزێک ئەگەر خستیەکەی. کاڵتر بێت باشترە کاڵترت حەز لێ بەڵێ باشە بەڵێ ئۆکەی وتر نەوعیشی هەیە مەسەل لەسەرگەر چایەکی سەوز هەبوایە باشتر بوو مەسەلەن بۆ نوێ چای نەوعیکی کە هەبوایە باشتر و بەڵام سەوزیشمان هەیە چای ڕەشیش ینی هیچ مشکلمان نێ لەگەڵ باش بەڵێ کەواتە چا بخۆینەوە بیخۆرەوە با بە هەڵم چاکە بخۆین داری خۆینەوە کێشەمان نییە ئافێتت بێ بەڵێ بەڕێزان مادەم چا دکتۆر سەلمان دەڵێ دەتوانین بیخۆینەوە تەواو کەواتە لە ڕۆزانێتێکە کێشەمان لەگەڵ چا نییە بەڵێ بەڵام چۆن کەی بەڵێ. لە دوای چی لەگەڵ چی ئەمانەمانەوە باسکەن بەڵێ. جارێ دەوێت جۆرەکانی باسکەی بەڵێ طبعا چا لە دوای ئاو باوترین خواردنەوەیە ینی هەرزانترین ئێوەش فەرموو چاکاتان بخۆن، خواردنەوەیە فەرموو. لە دوای ئاو لە هەموو دنیاە باش. باشە ینی لە دوای ئاو زۆرترین خواردنەوە کە ئەخورێتەوە بریتێ لە چا باشە ئەم چایە ینی لە ڕۆکێکەوە دەرەهێن یان ڕۆکی چایەکە ڕۆکی کەمیلیا ساینەنسسا هەموو جۆرەکانی چا هەموو جۆرە باوەکانی چا لەو ڕۆکەیە ینی باش. کەمیلیا ڕۆکی کەمیلیایە جۆرەکانی چین ئەم چایە چای ڕەشە چای سەوزمان هەیە چای سپیمان هەیە مەسەلەن تقریبن ئەگەر باسی بکەین لەوانێ نزیکی 3000 چا هەیە 3000 چا زۆر زۆرە بەڵێ بەڵامی تر ئەنواع باش چکە مێژوویەکی زۆر کۆنی هەیە ینی لە پێش زاینەوە لە چینەکانەوە هاتووە دواتر ئینگلیزەکان هێناویانە ینی کردویانە بە بڵێ کەڵتیڤێتیان کردو و چاندویانەوەوانە باش بڵێ جارێ باسی چای ڕەش بکەین چای خۆمان بەڵێ چای ڕەش طبعا ئەم چای ڕەشە فەرقەکەی لەگەڵ چای سەوزا چیە چای ڕەش وەگوتم گەڵا ئێمە ئەمە گەڵای ڕۆکەکەیە بەکارێنین باشە. ئەم گەڵایە ئەهێنرێ وشکە کرێتەوە دوای وشکردنەوەکە ئاهاڕێت لە دوای هاڕینەکە دوو کردداری بەسەر ئاهێنرەیەکیان کردداری ترشاندنە ئەوکیان کردداری ئۆکسیدای ئۆکسێنەرکردنە باش. بە ئۆکساندنە ئەم دوو کرددارە زیاتر لەبەر تام و ڕەنگی چایەکەیە بەڵام چای سەوز لە مەرحەلەی یەکەمە ئەوەستێت واتە نەترشاندنی بەسەر ئاهێنرێت نە ئۆکساندنی بەسەر ئاهێنرێت لەبەرەوە کۆمەڵێک لە ماددە سوود بەخشەکانی چای سەوز زیاترە لە ماددە سوود بەخشەکانی کە لە ناو چای ڕەش هەیە هەردووکیان ئەو ماددانیان تێدایە یعنی هەم لە ڕەش هەیە هەم لە سەوز هەیە باشە ئەوە ببڕێنینەوە چا خواردنەوەیەکی سوود بەخشە ئەوە بڕاوەتەوە تەواو چا خواردنەوەیەکی سوود بەخشە بەڵام چۆن ئەی خۆی بە چ شێوەیەگەی خۆی کامیان چا باشترە بۆ سوود بەخشە چی وای کردو چا سوود بەخش بێت دکتۆر پیاڵەیەک چا ئەگەر بهێنیت ینی کۆمەڵێک مادەی زۆر زۆری تایە بەڵام ئەگەر فۆکەس بکەینە سەری دیارترینیان دیارترینیان خێزانی مەثیلزانسینەکانە کە کافاین و ثیۆفیلین و ثیۆبرۆمین وانە شەگرێتەوە کافاین دیارترینەکەیانە باشە لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە پۆلیفینۆڵەکان کە کۆمەڵێک مادەی زۆر زۆر سوود بەخشن بۆ تەندروستی ئێمە هەمویان دژە ئۆکسێنەرن هەمویان سوودی زۆر زۆر باشیان هەیە لە ڕێگریکردن لە زۆربەی زۆری نەخۆشیەکان هەروەها کۆمەڵێک ئەماینە ئەسیدی تایە کۆمەڵێک کانزایتری تایە مەسەلەن بۆ نمونە تۆ تەسەور ئەەکەی چا بۆ کلۆریدان باشە لە بەروی فلۆرایدی تایە باشە بەڵام چۆن ئەی خۆیت چا بە تەنیا ئێمە باسی چاکەین بە تەنها چا بەبێ هیچ شتێک بەڵێ ئەم هەموو شتە بە سوودەی تایە چا باش بەڵێ چا سوودی زۆری هەیە بەڵێ بەدڵتان بوو باشە مادەم بەدڵتان بوو پرسیارێکم هەیە پرسیارەکەم بۆ ئێوەشە بۆ بینەرانی ڕووداو بۆ بینەرانی دکتۆر ئاراس بەڵام جارێ با لەمانەی پرسم مادەم ئەوەتان بەدڵ بوو کە چا هێندە سوودی هەیە چەند کەس چاخۆری باشە ئەمە چاخۆری باش چەند کەس ڕۆژانە چایەک دەخواتەوە لانی کەم
چەند کەس چا ناخواتەوە هەر ناخوێنەوە هیچ کوردیشن باشە چەند کەس لەگەڵ چا یعنی چا شیرین دەخواتەوە شیرینی شەکری ورد یان قەند چای تاڵ چەند کەس دەیخواتەوە چای تاڵ چەپڵەیەک بە خۆمان دکتۆر گیان بۆچی چا بە شیرینی ناخۆیتەوە زۆر باشە ینی ئێمە ئەو سوودانەی کە باسمان کرد ئەو قسانەی کە ئەیکەین لەسەر چا ئێمە باسی بەستەنها چاکەین بەبێ هیچ ئیزافەکردنی هیچ مادەیەکی تر باشە ئایا ئەمە شەکرە شیرە بە پێی کەڵچەرە جیاوازەکان ینی هەر ئەنواع و ئەشکال چامان هەیە ئێمە وتمان ئەو هەموو جۆرە چایەمان هەیە مەسەلەکە ئەوە ینی شتی ئیزافی بۆ ئیزافە ئەکرێ کاتێک کە تۆ شەکر ئێمە پێویستەکە لێرە باسی زەرە و زیانی شەکر بکەین ینی شەکر خۆمان ئەزانین چییە چەندێک زیانی هەیە چەندێک خراپە ڕوونە وازەها کاتێک کە تۆ ینی شەکر ئەخۆیت شەکرەکەیتە ناو چاوە گرفتەکە تەنها لەوانەیە کە تۆ کەوچکە چایەک یا دوو کەوچکە چای دوو کڵۆ شەکرە خۆی بە چایەکەوە لە ڕۆژێکە تۆ چەند چا ئەخۆی باشە لە ڕۆژێکە لەوانەیە 6 چا 7 چا 8 چا بخۆیە کاتە 6 7 کەوچک شەکر ئەمە زیانێکی زۆر گەورەیە حتا ئەگەر مەسەلەن کەسی وا هەیە لە خورما مەسەلەن یان شتێکی کەی لەگەڵ ئەخوا هیوا هەیە ئەسڵ پاقلاوەی لەگەڵ ئەخوا مەسەلەن پسکیتی لەگەڵ ئەخوا ئەمانە هەمووی ئەبێتەوە بە زەرەر و بە زیان جگەلەوەی کە سوودی چایەکە کەم ئەکاتەوە لە لایەکی کەوە زەرەرمان پێ ئەگەێنێ باشە کەواتە باشترین شت ئەوەیە کە چا بە تاڵی بخۆینەوە بە تاڵی و بە تەنیا بەبێ هیچ شتێک بەبێ هیچ شتێک باشە ئەگەر کەسێک هەر نەیتوانی دەڵێ من ناتوانم چای تاڵ بخۆمەوە زۆر ناخۆشە مەسەر سیر کە کاک دکتۆر کۆمەڵک بەدیل هەیە یەکەم چا تا ڕوون بێت هەم بۆ تاڵیەکەی زۆر باشە تاڵیەکەی کەمترەکاتەوە هەم ینی هەنێک لە زەرەرەکانیشی کەمەکاتەوە ئەمە یەک دووەمینی کۆمەڵک بەدیل هەیە مەسەلەن بۆ نمونە لە زۆر شوێن مەسەلەن توی وشک بەکارهێنن دەنکێ دوو دەنێک توی وشک بەکارهێنێ لەگەڵ ئەیخوایان مەسەلەن نێوش یان کشمیش یان ئەگەر بەکارت هێنا قەچێکە خورماش بەکاربێنە بەڵام دەنکێک لە تێک ئەوها کەمێک هەر ئەوەنە تۆ تامی دەمە شیرین بێ لەگەڵی لە تێک خورما يعني لقل شاكي هي حودانا بعيد جورنا بعيد جورنا يعني مثلا لتك خرما يعني شيء يعني خرماك خرماك بكي بلتك من أكري يقدر كيشبو يعني لروجك أجر تو سيتشا أخوي خيشك هم شيء خرماش بيوبخو والله توقع حود شا أخوي حودني خرما أخوي وبدز مني وزورة يعني آخر دلين خرما السودي هي وشتانا طبعا خرما هي هيتش تجنية سود وزياني شيء نبت باشە يعني هیچ شتێکنی لەم دنیاە سوودی نەبێ لە بەرامبەر زیانیشی نەبێت ئەگەر زیادە ڕەوی ئەگەر زیادە ڕەویت کرد بێگومان زیانی ئەبێت باش ئەگەر بە خوورماکەش هەر قناعەتی نات مەسەلەن هەندێک بەدیانێک حەلی ترەیە بۆ نمونە تۆ دارچینەکەیتە چاوە یا مەسەلەن گوڵە باخیتەیەکەی هەیە لە کۆمەڵێک شدەیە تفتیەکەی کەمەکاتەوە تاڵیەکەی کەمەکاتەوە بۆنی خۆشەکە عترێکی خۆشتری ئااتێ ینی ئەوانە هەیە ئەگەر هەر هیچ حەل نەما تۆ کاتێکە چا ئەخۆی ئەتوانی کەوچکە چایەک شەکر بکەیتە ناو چایەکە یان یەک کڵۆ شەکری پێوە بخۆی بەمەرجێک تۆ لە 3 چا زیاتر نەخۆی لە ڕۆژێ ماوەی چەند پێویست دەکا ئەو کەسە سێکس نەکات ئەو مادە سوودبەخشانەی کە تیاتی بە هەوایە ئاچێت ناڵێن ئەم شتانە بێ بە سفر بێزەحمەت کێشەی چا لەگەڵ ئاسنە لە چ کاتێکدا چاپ خۆینەوە 5 دقیقە ئەمێ چاوەڕێکن نانە دەڵێ خەوتوم لێ کەوتووە باگانیم ئەزانم اینجا بابەتێکی دیکە زۆر مهمە دکتۆرگیان تۆ بفەرموو ئەوێ منیش دەچمە ئەولا بابەتێکی دیکە زۆر گرنگە ئەویش بە تایبەتی لە هەندێک لە چایخانە و کافتریا و ئەو شوێنانە هەر لە ئەوێ باشە چا بەردەوام دەکوڵێ کوڵاندنی چا لە کوردەواری خۆمان لە ماڵەکان داوانیە کامیان دروسترە سیرکە دکتۆر چا خۆی مادەیەکی ئەڕۆماتیە ینی وەکو عتر وایە ینی مادەیەکە ئەگەر زۆر لەسەر ئاگر دایبنی ئەو مادە سوودبەخشانەی کە تیاتی بە هەوایە ئاچێت ئەبێ بە هەڵم ینی مادە سوودبەخشەکانی لە دەست ئەچێت لەبەرەوە یەکێکە لەو خواردنەوەانەی کە ئەبێت مدەتێکی معەن کاتێکی دیاریکراو لەسەر ئاگر بێت و ئەمەش بەپی جۆری چایەکە گۆڕیانی بۆ چای سەوز ڕەنگە جیاوازتر بێت لە چای ڕەشیان مەسەلەن لە چای سپی بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئێمە باسی چای ڕەش ئەەکەین ئەم چای ئەتیادی کە خۆمان ئەیخۆین ئەتوانرێت
بۆ ماوەی 5 دقه بکوڵێنرێت دواتر دابنرێت و پێشکەش بکرێت یان بکرێتە ناو ئاوی گەرمەوە بۆ ماوەی 15 خولەک تا جوان ڕەنگ ئەیاتەوە هەمووینەکانی خۆی بەمەرجە سەرەکەی لا نەبرێت بۆی وەکوتم ئەو مادانە بە هەوایان نەچێ وەگوتم مادەیەکی ئەڕۆماتیە ڤۆڵەتایڵە ئەچێ بە هەوایە ئەو کوڵاندنە بەردەوامە بزەبت دوای ئەو کۆمەڵی لە مادەکانی کەشی ڕەنگە ئەگەر زۆر بکوڵێنرێ ئەوەندە خەست ببێتەوە مەسەلەن مادەی زیان بەخش دروست بکات لە چ کاتێکدا چاپ خۆینەوە تۆ لە دوای نان خواردن ئەگەر باشترە تۆ چات تۆزێک تەخیرکەی بەڵام لە ڕۆزانستێکەوە تەخیری شینەکەی هیچ کێشەیەکی نییە لە چەند حاڵەتێکە مەسەلەن ئەگەر تۆ کەسێکیت کە مثلەن ڕووەچیت ڤێگانیت مەسەلەن سەرچاوە گیانەوەریەکان ناخۆیت ئەو باشترە چا سەعاتێک دوا بخەی ئەگەر کەسێکی کەم خوێنی خۆت لە ئەسڵا ئەو باشترە سەعاتێک چا دوا بخەی ئەگەر کەسێکی کە حەبی ئاسن یا دەرمانی ئاسن ئەخۆی باشترە سەعاتێک چایەکە دوا بخەی یعنی کۆمەڵێک ئیسtisnaمان هەیە بەڵام ئەمەش بۆچی وایە ینی کۆمەڵێک مادە هەیە لە ناو چایە ڕەنگە کارێک بکەن لەگەڵ کۆمەڵێک مادەی تر لە خواردنەکانە ئەوەی کە زۆر فۆکەسی لەسەر و توێژینەوە قسەی لەسەر ئەکا زیاتر ڕوبەڕووی ئاسن ئەبێتەوە کێشەی چا لەگەڵ ئاسنە ئەوەشی کە زۆر زیاتر فۆکەسی لەسرە ئەو ئاسنەیە کە لە سەرچاوە ڕۆکیەکانەوە ئێمە دەسمانەکەوێ ینی ئەو ئاسنەی کە لە سەرچاوە گیانەوەریەکانەوە دەسمانەکەوێت زۆر کێشەیەکی وای لەگەڵ چایانە بۆ نمونە هێلکە گۆشت ئەوانە زۆر کێشەیەکی وایان لەگەڵ چایانە بەڵام مادەیەک لە ناو چایە هەیە تانینی پێڵێن ئەم تەنینە تەڵان قاوە و لە کافایندارەکانە هەمووی هەیە ئەم تانینە کارلێک لەگەڵ ئەو ئاسنەیە ئەکا خۆت ڕەنگە بزانی ئاسنێکێکە لەو مادانەی ئەسڵەن خۆی بە شێوەیەکی ئەتیادی لە سایە حوتی هەڵەمژرە لە جسمی ئەمە ینی ئەمیش دێ ئەوەنەی کەوای لێەکە هەڵمژینەکەی کەم ئەکاتەوە و لە کاتێکا کە تۆ مەسەلەن دەرمانی ئاسن ئەخۆیت نەگەر دەرمانێکی تر مەسەلەن پاراستۆڵ ئەخوات ئەڵە چای لەگەڵ مەخۆنا هیچ ڕەبتی بەوە نییە کەواتە ینی ئەوە ڕوونە و باشتریشە چاکە ئەگەر بکرێت ڕوونتر بێت ینی ئەو چایە زۆر خەستە ینی مشکلە دروست ئەکات یەکەم مشکلەی ینی زەردکردن و ڕەنکردنی دەمودانەکانە باشە چا خواردنەوە پەیوەندی بە خەویشەوە هەیە بێگومان چەند پێش خەوتن چاپ خۆینەوە طبعاً چاخ وەکوتمان کافاینیتیایە کافاینیچێکە لەو مادانەی کە ینی وریاکەرەوەیە ڕاستە مەسەلەن مێتابۆلیزم زیاکە لەوانێ بۆ وەزن دابەزاندن باش بێت بەڵام وریاکەرەوەیە ینی وریا تەکاتەوە خەوتێک ئەیە ئەگەر تۆ بێت و 5 ساعت بەر لە خەو بیخۆیت ئەلبەتە لە ناو 5 ساعت پێش خەوتن 5 ساعت پێش خەوتن چاپ خۆیتەوە لەو ماوەیەدا نابێت چاپ خۆیتەوە لەو ماوەیەدا کەسێک دەوێت ساعت 12 بخەوێت بێگومان ساعت 12 بخەوێت لە حوتی ئێوارەوە نابێت چاپ باشترە چانەخوا ئەلبەتە ینی چا کەمترین کافاینیتیایە لە ناو مادەکانی کە ینی ئەمە ئەگەر بۆ چاوا بێ بۆ قاوە زۆر وایە مەسەلەن بۆ کۆلا بۆ ئەو شتانەی کە کافاینیانتیایە چا لە هەمووی کەمتریتیایە کافاین باشە بۆ لەبەرەوەی ئەم کافاینەوە ئەکا مێشکمان وریا بێتەوە ڕەنگە تۆ بشخەویت بەڵام مێشکە ناخەوێت بۆیە دوایی ناچیتە خەوێکی قوڵەوە و بەیانی کە لە خەوەڵەسی هەستەکەی بێزاری هەستەکەی تێرخەو نەبووی دەڵێ دکتۆر بخوا ئەو شتانە فشەیە من چا دەخۆمەوە و دەشخەوم ڕووکەش ئەخەوێت ڕاست دەکات دەخەوی بەڵام خەوەکەت خەوێکی تەنکە خەوەکەت خەوێکی سووکە قوڵ نییە لەبەرەوە ناچیتە سووری قوڵی خەوەوە لەبەرەوە مێشکت بە ئاگایە باشە نانە دەڵێ خەوتوم خەوم لێکەوتوە باگانیم ئەزانم خەوت لێکەوتوە باگانی بەڵام ناچیتە خەوی قوڵەوە ئەمە وا دەکات کە پشوێکی باش وەرنەگری بەیانی کە هەستای لە خەو هەست بە خۆت دەکەی کە هەست دەکەی هێشتا پێویست بە خەوە بۆ چکە پشووی تەواوت وەرنەگرت اینجا ڕەنگە بڵێنەوەڵا بەیانیش کە هەڵدەستم لە خەوە ئای بمنیە ئەزانی بۆ چکە ڕاهاتووی لەگەڵی بەڵام جەستت سوود لە خەوە قوڵەکە وەرناگرێت لەبەرەوە ئەم پاڵەوانێتیە مەکە زانیمان پاڵەوانی بەڵام لەگەڵ چایە 5 ساعت پێش خەو چامە خۆرەوە بەڵێ بێگومان بۆ ئەوانەی کە ساعت 12 و 11 ئەوانە دەخەون هەیە 11 و 12 چا دەخواتەوە کەی چا زیانی هەیە بەڵێ ئێمە کاتێک کە باسی زیانی چا ئەکەین
ئێمە ئەبێ بگەڕێینەوە بۆ ئەو شتانەی کەتیایەتی یەکەم شت ئەو زیانانەی کە پەیوەندی بە کافاینەکەەوە هەیە باشە کافاین خۆی بۆ خۆی مادەیەکی میز پێکەرە یعنی میز زیا ئەکات کاتێکە ئەم کەسە میز حتا لە هەنە تێکستا هاتووە ئەڵێ یەک مڵ یەک سیسی چا یەکسانە بە یەک سیسی میز تێگەی فەرقەکە ئەوە یعنی زۆر جارەڵێ ئاو باشترە زۆر لە چا ئاو بخۆیتەوە باشترە تاکە ئەوی چاپ خۆیتەوە کاتێک کە تۆ میز زۆر ئەەکەی ئەو وەختە گورچیلە زیاتر ئیشەکە و بەرد دروست ئەکات تێگەی کەواتە ئەو کەسانی کە چا زۆر ئەخۆن معڕزن بۆ بەردی گورچیلە بە سەبەبێکی تریش کە چا خۆشی ئەسڵەن ئۆگزالەی تیتیایە ئۆگزالەی جۆرێکە لە جۆرەکانی بەردی گورچیلە ئەمە یەک دووەمینی وەک باسمان کرد کافاین خۆی خەوتێک ئەیاد ئەگەر مەسەلەن زۆر بیخۆی و مدمینە ئەکات ینی دایم پێویستی بەوەیە بیخۆیت یەکێک لە شتە هەرە مهمەکان خواردنەوەی چایە بە گەرمی ئەمە زۆر گرنگە ینی کە چا زۆر بە گەرمی ئەخۆ ینی زۆربەی زۆری توێژینەوەکان لەسەر ئەوەن ئەو کەسانێک کە تووشی شێرپەنجەی دەم و پووک و سوورێن چک و ئەو منتیقانە ئەبن ینی ئەو کەسانن کە چا زۆر بە گەرمی ئەخۆنەوە ئەمە بەنیسبەت ئەوە و دوایەوە وەک باسمان کرد پێشترە شتانەشی کە لەگەڵ یا ئەخورێت ئەوە زۆر مهمە یعنی گەر تۆ چایەک بخۆی دنیای شەکر و شیرینی و پاقلاوە ئەوانەی لەگەڵ خۆی بێگومان هەم وەزن زیادە بەگشتی چا وا باشترە کە سەعاتێک دوای نان خواردن چاپ خۆین بەگشتی ئەگەر بمانەوێ ینی لەو مەترسیانە دوورکەوینەوە باشترە باش ئەمە بەسویستم جەختی لەسەر بکەمەوە بۆ ئەوی بەڕوونی و بە کورتی پەیامەکە بگات